کەسێک هەڵەیەکی بەرامبەرت کرد برای بەڕێزم یەخە بە خێزانت مەگرە جارێ خەزوری قسەیەکات برای خێزانی قسەیەکە ئەچێ یەخەی خێزانێگرێت خێزانی داماو چی بکە تاوانی چی ئەو تاوانەکەی کردووە نە ئەو فەرمانی بە براکەی کردووە بە باوکی کردووە نەوەڵڵا حەقە چێ بەسەر خێزانتەوە بۆ وازی لێ نایەنی قسەی ناخۆش بەرامبەری مەکە جوێن بە خەسووت مەدە تۆزێ پیاو بە پیاو چەندەها کەسێ یاڵێ پیاوەکەم جوێن بە خەسوومەدا بە خەسووی ئەدات بە دایکم ئەدات کە ناو گۆڕدا مردووە دوو لە ڕێبەڕێسان تفێ لە نێرێتی خۆت بکە دایکتە دایک خەسووت دایکتە مردووە هێشتا وازی لێ ناهێنی شەیتان وازی لێ هێناوە تۆ لە شەیتان پیستری وازی لێ ناهێنی جوێن بە خەسووت ئەدەی لەخوا بترسن تەقوای خوا بکەن ئینشاءڵڵا هیوادارم سوودێکمان لەم خاڵانە وەرگرتووە بە ئیزنی خوای گەورە بە ئومێدەوە ئینشاءڵڵا بەختەوەر بین لە دنیا و قیامەتدا خوایەکیان داوات لێ ئەکەین هەموو خێزانەکان بەختەوەرکە یا ربی خوای خۆشی و خۆشەویستی بخەتە نێوانانە أو جرم بيوانوك كيشان يا رب العالمين اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خير عن كدو خويا جان أواني نخوش نداود دعاء خير عن كدو شفاء بدي أواني كيشو مشكلان خويا بويان حلقي أو جنوم يداني بيني أن باشني خويا بيني أن باشكي يا رب العالمين خوش ويستي وبختوري بخيتني واني أنا خواهي كان آخر من بخير بجري لقناها كان من خوش بي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.